دەزبن و ئوتم ڕەحمەنە باوکە جا بەزێ ڕاستی ئەڕۆی جا ماوم چۆن مای ئەم هەنارە جوانەی ئێمە ئێستا لە بازاڕە پارە ناکە ئەو پارەی کە ئێمە ئەمانەوێ نایکات هەناری میسری و سووری نایەڵێت کە ناژێڵێت ئێمە ئەم بەرووبوومە جوانەمان هەیە ساغ نابێت و ئێستا ئەمە لە بازاڕە 600 دینار 650 دینارەکە داواکار سووریەکە 1000 دینارەکە 650 دینارەکە 900 دینارەکە داواکارین لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو هەنارەمان بۆ ڕابگرێت چونکە فەلاع هەمووی داماوە هەنار ئیمساڵ بەری نییە کە وەکو بەریشی نییە زەرەرمەندی یەکەم فەلاعە نە ئێستا ئەم باخە ساڵی پار 15 تەنی پێوە بووە ئەمساڵ ئەو پەڕی خۆی بکوژەوە خۆی ببڕێ 6 تەن 7 تەن هەناری پێوە بێ سەرماوزوقم لێ یاوە بەروبوومی نێڵاوە کارەکەی تەنها ئەو هەناری میسری و سووریەیە ئێمە ئەم بەرهەمانە لە عەلوەی سلێمانی ساقەکەین و جیاوازی زۆر زۆرە ئەم هەنارە هەناری خۆماڵیە تامێکی هەیە زۆر خۆشە بەس ئەو هەنارەی میسری و سووری تامی حج نادا لە بەڕادا ئەیهێنن تامی هەر تەپەتۆرە تامی ئەوەنە ناخۆشە تامی غازەدا ئێستا ئەم بەرووبوومە گوناح نییە ئەم بەرووبوومە پارە نەکات ئەمە هەناری شارە زوورە ئەمە هەناری گردە نازێ ئەمساڵ کوالیتی هەنار زۆر جوانە زۆر چاکە چاو ساڵی پار و ساڵانی کەشە ئەمساڵ زۆر نوعەتێکی زۆر جوانی هەیە بەڵام لە بڕا زۆر کەم بووتەوە ینی ئەمە تەوقعەکەین کە ساڵان ئەگەر 30,000 تەنمان هەبوو ئەمساڵ یە بۆ 10,000 تەن بگرە کەمتریش بۆی ئەو سەرما و ئەو وشکە ساڵی کە ساڵی پێش و هەم هاوینی وشکە ساڵی بوو هەم زستانەکەشی سەرمایەکی زۆر سەخت دەبوو ئەمە بۆ هۆی ئەوەی کە کاریگەریە بوو لەسەر داری هەنارەکان و وەکو پێویست نەیتوانی گوڵ بگرێ و بەرهەمدا بە تایبەتی لە ناوچەکانی بناری شاخەکان ئێمە ئەگەمان لەو هینە نییە بازار چۆن نیێتە بازار بەڕاستی ناتوان نازان من لە کۆیەت ئەگەم لێ نییە وەزارەتی ئێمەش چەند جار ئاگاداری وەزارەتی ناوخۆی کردووە کە ڕێ لە هاوردی هەموو جۆرە بەرهەمێکی کوشتتوکاڵی بکرێ بە تایبەتی دەو کاتەی کە مەوسمی پێگەشتنی ئەو بەرهەمەیە ئیتر ئەم وڵاتە کراوەیە لە گەڵ جنوبا ئێمە بەڕاستی ڕوبەرێکی زۆر مان هەیە و بە ئاسانی یەتە ناو هەرێمیشەوە ئەو شتە ئەمە جگەلەوەی کە ناو بازارەکانی جنوبیش ئاسایی ئەو بەرهەمانێتیایە ئێمە بەڕاستی نازای ئەم بەرهەمانە چۆنیێت بەڵام ئەگەر مقارنەی بەرهەمی خۆمان بکەین لەگەڵ بەرهەمی وڵاتان فەرقێکی زۆر زۆر هەیە ئێمە بەرهەمێکی وڵاتی خۆمان تا ئێسش ئەو سەماد و دەرمان و شتانی کە لە وڵاتان بەکارێت بۆ بەرهەمەکانیان لە وڵاتی ئێمە زۆر کەمە بەڕاستی ئەو وڵاتانەی کە ئەردان سووریا میسر ئەمانە کە وڵاتێکی سەحراوین و بەرهەمەکانیان زیاتر بە سەماد ئەهێنێتە بەرهەم بۆی ئەمە زۆر تەندروست نییەوە زۆر وڵات هەر ڕەدیەکات و ئەمە بڕاتە ناوڵاتەکانیانەوە بەڵام وڵاتی ئێمە ڕەنگە ئەو لێپرسینەوە تا ئێستا نەکرابێت بۆیە بە ئاسانیەگاتە وڵاتی ئەمە و لەبەر ئەوەش کە کوالیتی نزمە لە وڵاتان ڕێنادرێت بچێتە ناو خاکیانەوە بە نرخێکی هەرزانەگاتە ناو عێراق و ناو هەرێم و بۆیە ئەبێت هۆی دابەزینی نرخی بەرهەمەکانی خۆشمان.